سڵاو تەسەوف لە کوردستاندا مێژوێکی دوور و درێژی هەیە. لە ئێستادا تەسەوف لە نێوان سیاسەت و بیدعا و سەلەفیەکاندا گیری خواردووە. لە ئێستاشدا تەسەوف ئەو دەورە گەورەی نەماوە کە لە سەردەمی زوواهی بوو. هۆکارەکانی چین بۆچی تەسەوف تەدەخل لە سیاسەتە ئەکا بینەرماندن. بە گوێرەی سەرچاوە مێژوویەکان سەرهەڵدانی تەسەوف ڕەگ و ڕیشەیەکی کۆنی هەیە لە مێژووی ئیسلامدا. مێژوو نووسان هاودەنگ لەسەرەوەی تەسەوف دەگەڕێتەوە بۆ سەدەی سێمی کۆچی. سۆفیگەری هەر لە سەرتای سەرهەڵدانەوە هەوڵی داوە ئەو بسەلمێنێت کە ڕێبازێکی ڕەسەنی ئیسلامیە و هەوڵ دەدات بۆ پاگڕاگرتنی دڵ و دەرونی تاکی مسلمان و بەهێزکردنی پەیوەندی نێوان خوددا و مرۆڤ. ئەهلی تەسەوف خۆیان بە ئەولیای خوا و کەسانی تایبەت بەخوا و ئەهلی خوا و جێگرەوەی پێغەمبەران دەزانن. نێیارانی سۆفیگەرایی ڕەگ و ڕیشەکەی دەگەڕێنەوە بۆ ئاین و ڕێبازی هیندۆسی و زەردەشتیەکان و وەک مەزهەبێکی نائیسلامی سەیری دەکەن. بەگشتی ڕێبازی تەسەوف هەوڵ دەدات لە ڕوانگەیەکی ڕۆحی و لە ڕێگەی خۆشەویستیەوە موسڵمان و خوا بەیەک بگەن و لەخوا تێبگەن وەک یەکێتی نێوان خالق و مەخلوق. لێ بە گوێرەی مەزهەبی سەلەفی لە کۆن و نوێدا سۆفی کەسێکی مرتەدە و نابێ بە مسلمان سیر بکرێ. هەندێک لە توێژەران و مێژوونووسان ئەو شەڕەی نێوان ئەهلی تەسەوف و ئەهلی سەلەف بۆ ئەوە دەگێڕنەوە کە هەر کامێکیان هەوڵیان داوە هەژمونی خۆیان بەسەر کۆمەڵگادا بسەپێن و خۆیان پێشەوایەتی کۆمەڵگای مسلمانان بکەن و لە لای دەسەڵاتی سیاسی وەک ڕابەری خەڵک بناسرێن کە بێگومان بەهۆیەوە ئیمتیازات و پێگەی بەرز و باڵا بەدەست دێنن. لە هەرێمی کوردستانیشدا تەسەوف لە کۆنەوە سەری هەڵداوە، بەڵام هەردوو ڕێبازی قادری و نەقشبەندی کە لە دواییدا سەر هەڵدەدەن و دێنە کوردستانەوە دەورێکی گەورە و باڵایان بینیوە لەو نێوەندەدا. هەرچەندە بزوتنەوەی سۆفیگەرایی لە کوردستان ڕوبەڕووی ئەهلی سەلەف نەبووەتەوە چونکە سەلەفیەت لەم ناوچێدا بوونێکی ئەوتۆی نەبووە، بەڵام قادری و نەقشبەندی لە نێو خۆیاندا ناوکۆکی و ململانی زۆریان هەبووە لەسەر پێگە و دەسەڵات. دەپرسین چۆن لە ناو سۆفیگەری ئیسلامیدا هەوڵ دراوە خوێندنەوە بۆ ئاین و بەتایبەتی شەریعەت بکرێت. ئایا ڕاستە ئەوان زۆر جار سنوورە باوەکانی دینیان بەزاندووە؟ تەسەوف تا چەند هەوڵی دا و ڕۆح بکات بەبەر ئایندا و نەریت و سروتە دینیەکان لە ڕواڵەت و ڕۆتین و دووبارەبوونەوە ڕزگار بکات و ڕەهەندی ویژدانی بە مەراسیمەکان زیاد بکات؟ لەبارەی تەسەوف من ئەمەوێت لە خاڵەکە دەست پێ بکەم. تەسەوف وەک بڵێن فوقەهای تەقلیدی ئیسلامی ئەڵێن دینێکی تریان هێناوە، دینێکی تازیان هێناوە، بە تایبەتی سەلەفیەکان ئەوانەی کە لەسەر بە شێوەیەکی سەلەفیانە ئەڕوان نەدین، تەنانەت تا حەدی تەکفیر و بە شرک دانانیان، تەنانەت تا ئاستیەوەی کە نانێژێن لە قەبرستانی مسلمانانە. تەسەوف ئەو دینە تازەیە کە بۆ شێوە لە ئیسلام دەربکرێت؟ نەخێر، من پێم وایە ئەم قسەیە یان ئەم بۆ چوونە زێدە ڕۆیەشی تێدایە، چونکە تەسەوف و دوو جۆرە تەسەوف هەیە، تەسەوفی ئیسلامی هەیە، تەسەوفی نائیسلامی هەیە. ئەو تەسەوفە ئیسلامیەی کە سۆفیا مسلمانەکان پێڕەویان کردووە سەر بە شەریعەتەوە لە چوارچێوەی شەریعەت دەرنەچووە، بەڵام هەر هێندە هەیە جاروبار با بڵێن سۆفیەکان داوای یارمەتی و ئیمداد لە ڕوحی شێخەکانیان دەکەن. فەقیهەکانی مسلمان یاخود فەقیهەکانی شەریعەت ئەوەیان پێ باش نییە، دەڵێن چونکە خوددا پێویستی بە ناوەند نییە. خوا دەفەرمی وقال ربكم ادعوني استجب لكم. ئەوان بە پیرۆزی شێخەکانیان داوای یارمەتی دەکەن لە خوددا، واتە ئەوان داوای یارمەتیەکە لە خوددا لە شێخەکە ناکەن. ئەگەر بێت و داوای یارمەتی لە شێخ بکەن بەڵێ ئەوە بەرەو کوفر دەچێت. مامۆستاان بۆ نمونە لە ئێستا سەلەفیەکان لە ئێستا تەنانەت هەموو سۆفیەک بە قوبوری ناوەبن، گۆڕپەرست پێتوانێ وای ینی ئەگەر بێت و ئەو شێخانە بچنە سەر قەبرەکان یان ئەو سۆفیانە یان ئەو دەروێشانە بچنە سەر قەبرەکان و داروبەردی قەبرەکان ماچ بکەن و داوای یارمەتی لە قەبرەکان بکەن، ڕاستە ئەوە. پێ سەلەفیەکان لەوایە لەسەر من پێم وایە سەلەفیەکان تا ڕادەیەک زێدە ڕۆیی دەکەن، مبالەغە دەکەن لە قسەکان. مەسەلەی وحدەت الوجود لە تەسەوفە هەموو ئەهلی تەسەوف ئیمانیان بەم وحدەت الوجودە هەیە کە هەموو ئەهلی تەسەوف باوەڕیان پێی نییە. ئێستا خۆی وحدة الوجود دەبێتە دوو بەش، وحدة الوجود ئیسلامی، وحدة الوجود نائیسلامی. وحدة الوجود ئیسلامی چییە؟ کە دەڵێن
سەرەتای کەون یەکشت بووە کۆتاییەکەشی هەر یەکشت دەمێنێتەوە هەروەکو كل من عليها فان ويبقى وجه ربك ذو الجلال والإكرام كواتا ئالێرەدا هەموو شتێک لە خواوە دەست پێ دەکاو و پاشانش هەموو شتێک کۆتایی دێ تەنیا خوا دەمێنێت. وحدة الوجود ابن عربي وحدة الوجود هەندێک لە شێخەکانی تر وەکو ئیبن عەرەبی و هەندێکی تر ئەوانە پێیان وایە هەموو شتێک لەو کەونە خوایە. جا ئالێرەدا لە تەسەوفە ئیسلامیەکە جودا دەبیتەوە لێرەدا بەرەو کوفرەکە دەچێت. مامۆستا بابینە سەر نەقشبەندی و قادری کە لە کوردستانی خۆمانە هەیە. بەڵێ ئایا ئەتوانین ئەم دوو ڕەوتایە هەر کامێکیان بە شێوەیەک لە شێوەکان وا سیرکەین کە غوڵویان کردووە لە دین یا بە گۆڕپەرست و قوبوری ناو ببرێنەوە کو سەلەفیەکان ڕێن؟ من پێم وانییە ئەو غوڵووەیان کردبێ کە بیان باتە دەرەجەی کوفر. بەڵام ڕاستە گۆڕەکانیان لا پیرۆزە بەڵام ئەگەر بێت و ئەو دەروێش هەداوای یارمەتی لە گۆڕەکە بکە ئەوە لێرەدا بەرەو کوفر دەسێ. بەڵام لێرەدا شتێکەیە دەروێشی ئێمە ئەوەندە خوێندەوار نییە. ئەوەندە خوێندەوار نییە شێخ بەڵێ شێخ پێویستە فێری بکە کە هەموو شتێک تایبەتە بە خوددا هەموو یارمەتیەک هەموو لێبوردنێک هەر لە خواوەیە شێخیچی پێ ناکرێ چونکە پێغەمبەری ئیسلام هیچی لە دەست نییە نەک شێخی تەریقەت. یعنی پێت وایە نەقشبەندی و قادری لە کوردستانە ناچنە ئەو چوارچەوەی کە سەلەفیەکان باسیەکەن؟ نا من پێم وایە بۆ دەرەجەیە نییە بەڵام وەکو بڵێ هەر وەکو زاهری شریعەتیش نییە. تۆزێک تەجاوز هەیە لە زاهری شریعەت بەڵام ئەوان ئەگەر بێت و لێیان بپرسی دەڵێن ئێمە هەموو شتێک هەر لە خواوە داوا دەکەین. ئەوان وەکو وەسیلەیەکە چونکە پیاوی خوان خۆشەویستی خوددان بەڵکو لە خۆشەویستی ئەوانەوە خوای گەورە داواکەیان جێبەجێ. بەسمە مەسە پێتوانێ سەلەفی ئەو عەقڵە سەلەفی کە باسیەکە هەموو شتێک وا حەسرەکە لە کۆمەڵێک ڕواڵەتگەراییە کە هیچ ڕۆحێک لە دینە ناهێڵێتەوە جاری. بەڵێ من پێم وایە ئەوانە تەنیا مەسائلە شەریعەتیەکان گرنگی پێدەدەن و ڕوح یاخود گیان بە داری ئیسلامەوە ناهێڵێن چونکە بەڕاستی ئەگەر بێت و جیاوازی بکەین لە بینی نوێشکردنی سۆفیەک لەگەڵ نوێشکردنی یەکێشی دیکە کە سۆفی نەبێ جیاوازی زۆرە. ئەوان دەچنە ناو جیهانی نوێژەکەەوە دەچنە ناو جیهانی ئەو شتەی کە دەی خوێندنەوە بەڵام ئەوی تر تەنیا چەنووشەیەکە بەسەرزاری دادێ و ئاگای لە هیچ نییە و تەنیا جوڵانەوەکان دەکا. کەواتە من پێم وایە کە لە سەرەتاوە جۆرە دژایەتیەک لە نێوان مەلایەکان و شێخەکان پەیدا بووە من هەندێکی بۆ لایەنی ئابووری دەژێڕمەوە. هەندێکی بۆ لایەنی ئابووری دەژێڕمەوە لە گوندێک مەلایەکەیە ئەو مەلایە دەیەوێ هەموو خێر و بێری ئەو گوندە لە بۆوی بێ لە هەمان گوند شێخێکیش هەیە شێخەکەش ئەویش هەر دەیەوێ خێر و بێرەکە ئالێرەدا بەرژەوەندەکانیان لێک دەدا ئیتر دژی یەکتری دەوەستە. لەم مامۆستا بڵین مەلای قەدیمی خۆمان کورداتی هەم دەرسی علمی خوێند و هەم دەرسی تەسەوفیشی خوێندوە یعنی لە لای مەلاکانی تر کە ئەو مەلای دوانزە علم ئەبێ دەرسی ئاداب و سلوکیشی خوێن بێ کە بێتێ لە تەسەوف کەواتە لای مەلای کورد تەسەوف و شریعەت فەرقێکی نەبووە. من پێم وایە بە تایبەتی ڕێبازی نەقشبەندی هیچ شێخێکی نەقشبەندی نەبووە کە مەلا نەبێ هیچ شێخێکی نەقشبەندی نەبووە کە قوتابی نەبێ فەقەی نەبێ مستعیدی نەبێ هەموو مەدرسەیان هەبووە ئەو مەلایەنەی کە لەو ناوچانە دەرچوونە هەموو لە خانەقا دەرچوونە خانەقای بیارە خانەقای تەوێڵە خانەقانی دیکەی ناوچەی هەورامان هەموو شێخەکانی ڕێبازی نەقشبەندی هەمویان مەلابوونە واتە تێکەڵیان کردووە لە نێوانی علمی ظاهر و علمی باطن و شریعەت بەڵێ لە هەردووچی وەک هەستەکرێ ئەم ڕەوتە لە توندڕەوی بەرامبەر بە تەسەوف زیاتر لەگەڵ سەلەفیەتی وەهابیە لەم سەردەمایە دەرەکەوێت و هێتە کوردستانیش لەگەڵ سەلەفیەکانی کوردستانە لەوە پێش هەر سۆفی بۆ مەلاش بۆ کەسیش نەیتوانیوە. بڵێ منیش پێم وایە ئەوە شتێکی دەستکردە ئەوە شتێکی دەستکردە و وەکو بڵێ زۆرە زێدە ڕۆیەکی تێدایە ئەگەرنا ئێستا با بڵێن کۆمەڵێک حیزبی ئیسلامی دیکە هەیە ئەوانە زۆرە دژایەتیان لەگەڵ سۆفیەکان نییە بەڵام تەنیا ئەوانەی کە سەر بە قوتابخانەی محەممەدی کوڕی عەبدولوەهابن ئەوانە زیاتر زۆر گرنگی بە
ظاهری شریعت دەدەن بەس پێت لێ ئەوانش تەطەڕوفێکی گەورەیان بەڵێ پێم وایە تەطەڕوفیان هەیە حتا ئەوان باوەڕ بە مەزاهیبەکانیش ناهێنن مەزهبەکانی ئیسلام کە چار مەزهبەهی سونی باوەڕ بەوانیش ناهێنن تەنیا دەگەڕێنەوە سەر کتاب و سونە ئەمەش ئەگەڕێنەوە سەر کتاب و سونەیە واللهی ئیتر ئەوەیان کردوتە دروشمی خۆیان بەڵام ئایا تا چەند دەگەڕێنەوە سەری تا چەند ناگەڕێنەوە ئەوە شتێکی دیکە. ململانی نێوان سەلەفی و سۆفیەکان بۆچی دەگەڕێتەوە؟ ئایا ڕاستە ڕێبازی سۆفیگەری بدعە و پەیوەندی بە ئیسلامەوە نییە؟ ململانی سیاسیەکان تا چەند ڕۆڵیان هەبوو لە تۆخکردنەوەی شەڕی نێوان سەلەفی و سۆفیەکان؟ ئایا تەسەووف توانیوێتی پەیوەندیەکی ڕۆحانیتر لێ نێوان خالق و مەخلوق دروست بکات؟ تەسەوف لە ئەساسە وەک باسەکرێت بریتە لە ڕێبازی ئەخلاق و معرفەتی خوا. بەڕێستان بڵین ئەهلی تەسەوف ئەم بابەتە ئەگەڕێنەوە تا سەردەمی پێغەمبەر خۆشی وەک شخص پێت وایە پێغەمبەریش هەمان ئەو باگراوندەی هەبوو وەکو بڵین ئەهلی عیرفان و تەسەوف بوو بێ یا هەر خۆگاندنەوە ئەو شوێنەوە بۆ ئەوەی شەرعیەت بدەن بە تەسەوف خۆی. بەسیە بەڵگە یەکەمینیان بە گوێرەی ئاەتی قورئان کە خوا لە قورئانە باسی ئەسحاب و سوفەمان بووەکە کە ئەهلی تەسەوف لە ئەسحاب و سوفەی پێغەمبەرەوە هاتووە کە خوا لە قورئانە فەرمی وەصبر نەفسەکە مع الذین يدعون ربهم بالغداة والعشي ئەمە بەڵگەی ئاەتی قورئان کە ئەهلی تەسەوف لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەبووە. بەڵگەی دووهەمینیشیان وەک ڕێباز نەبوو کەسانێک عیبادەتیان کرد. ئێستا بە باسی ڕێباز ئاخر ڕێبازەکان شێوازی زیکردکردنەکەت بۆ ئەوە ڕێبازەکە جیا ئاکاتەوە. بەڵام دووهەمینیشیان وەکو خوا لە قورئانە فەرمێ ئین الذین یوبایعونەکە ئینەما یوبایعون الله بەیعەتکردن بە پێغەمبەر دوای پێغەمبەر بەیعەت بە ئەبوبەکری سیدیق کرا دوای ئەو بەیعەت بە حەزەتی عومەر کرا دوای ئەو بەیعەت بە خولەفای ڕاشیدین کرا. بەس پێت وانێ ئەوە بەیعەتی سیاسی عەقی بەسەر دینەوە چییە؟ نەخێر بەیعەتی سیاسی نییە. ئەگەر بەیعەتەکە سیاسی بووایە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی لە دوای خۆم خلافەت 30 ساڵە دوای ئەبێ بە ئومەرا و حوکەما لە دوای 30 ساڵەکە بەیعەت نەدرا بە ئومەرا و حوکەماکان. مسلمانان بوون بە سێ بەشەوە هەندێکی بەیعەتی دا بە ئومەرا و حوکەما هەندێکی بەیعەتی هەر نەدا بە کەس و هەندێکیشی بەیعەتی دا بە پیاوچاکان وەکو سەلمانی فارسی وەکو قاسمی کوڕی محەممەدی ئەبوبەکری سیدیق و ئەوان. یعنی ئێوە ئەتانەی خۆتان بژێرنەوە سەر ئەسڵی پێغەمبەر کە ئەویش ئەهلی زوهد و تەسەوف بوو. بەڵێ پێغەمبەری خوا خۆیە فەرمێت جوبرەیل هات پرسیاری لێ کرد ئیسلام چییە؟ فەرمی ئەوەیە وتی ئیمان کامەیە وتی ئەوەیە وتی ئیحسان کامەیە فەرمی ئەن تعبد الله کەئەنەکە تەراه ئەو تەسەوفە بریتیە لە ئیحسان. بەڵام مامۆستا ئەمە سیرەکەن لە ئەهلی تەسەوفە ئەنواع و ئەشکال ئەمە بە قەولی سەلەفیەکان هەڵبەتە ئەم قسەیەکەم بیدعە و شت پیاوە کە دوورە لە سنەتی پێغەمبەر لە سنەتی ئیسلام خۆی بەگشتی پێت وانێ ئەمە شوا بێت ڕاست منەڵام هەمووی بوختانە لەبەرەوەی تەسەوفێک کە لە سەردەمی پێغەمبەرەوە هەتا ئێستا بە پاکی هاتبێ و تا ئێستا و تا ڕۆژی قیامەتیش ئەمێنێتەوە بیدعەی توش نابێ. بەڵام ئەسڵی ئەو فکرەیەی کە دژایەتی تەسەوفەکە خۆی بیدعەیە لەبەرەوەی کە خۆی بۆیە دروستکرا بۆ دژایەتیکردنی خلافەتی عوسمانی کە لەلایەکەوە ڕافیزیەکان ئەوان هاتن سەفەویەکان جیابوونەوە لە عوسمانیەکان و سعودیەیش بە بیانووی وهابیەتەوە جیابوویەوە لە مامەستا تۆ چوویتە دیوی سیاسیەوە من بێم بتێنمەوە ئەم دیوەی ئەم دیو مەسەلەن بۆ نمونە ئەوان ئەڵێن ئەهلی تەسەوف قبر پەرستن ئەچن لەم قبری ئەم شێخە پاڕێنەوە لەو مەزار ئەپاڕێنەوە لەو لە کاتێکا کە خوا ئەفەرمێ بە بەس لە من بپاڕێنەوە وەسیلەیەک نییە لە بینی من و عەبدی منە تۆ بۆچی وەسیلەیەکدا ئەنێ کە ناوە شێخ ناو مەرقەت ناو ئەوانە ئەگەر وەسیلە نییە بۆچی حەزرەتی جوبرەیل وەحی هێنێ بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم بەبێ وەسیلە وەحیمان بۆ نەهاتووە؟ ئەگەر وەسیلە نییە بۆچی ئێمە پێغەمبەرمان هەیە بۆ خوای تەعالی بە خۆمانی نەوتووە؟ بەس مامەستا تۆسێک وقال ربكم ادعوني أستجب لكم پێویستە بە خەڵکی تر چێ ئەفەرمێ ئەستەجیب لەکم ئەستەجیب یعنی ئەطلب لەکم الجواب داوای جوابتان بۆکەم نافەرمێ جوابتانە دەمەوە چۆن یانی لەبەرەوە خوای تەعالی سەیری ڕەفتار و کردەوەکانی ئێمە کە ئەگەر لایقی ئەوە بێ جوابمان بداتەوە جوابمانە داتەوە ئەگەر لایق نەبوو من بە کەسێک گەڵێم کە ئەو کەسە لە لای خوا دوعای قبوڵە لێرە من مەبەستم ئەم دیوەیە کە تۆ لەگەڵ خوای خۆت قسە ئەەکەی پێویستە بە شێخ چییە مەسەلەن ئەمە قسەی سەلەفیەکانە ئەڵەن ئەهلی تەسەوف ئالی
عیبادەتی شێخ ئەکەن نەک عیبادەتی خوا عیبادەتی قەبرەکەن لەبەر ئەوە پێتوانێت بۆ نمونە مەسەلەن زۆربەی عولەمای سعودی پیان وایە ئاهلی تەسەوف ئەسڵەن مسلمان نین ئەبێ لە قەبرستانی مسلمانانیشان نەنێژرێن کە مردیشن میراتیان ناکەوێت یعنی مرتەد و کافرن ئەوان بەس تەنها خۆیان بە مسلمان ئەزانن ئەوان جگە لە خۆیان کەسی تر بە مسلمان نازانن لە کاتێکا کە خۆیان تازە دروست بوون باشە لەبەرەوە ئێمە ئەڵێن مسلمانی ڕاستەقینە ناوکرۆک لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم دوو جۆرە مسلمان هەبووە خوای تەعالی فەرمێ منکم من یورید الدنیا ومنکم من یورید الآخرة لەناو ئەصحابی پێغەمبەرە عەبدوڵای کوڕی مەسعودە فەرمێ کە ئەم ئایەتە دابەزی بۆم معلوم بوو کە ئەصحاب دوو جۆرە هەندێکیان وەکو بیلالی حەبەشی و عوبادەی کوڕی سامت و ئەوانە خۆیان ئەهلی تەسەوف بوون خۆیان یەکلایی کردبوویەوە تەنها بۆ عیبادەتکردن ئەوانە ئەو کەسانە بوون ومنکم من یورید الآخرة ئەوانە بوون ئەهلی تەسەوف لەناو ئەصحابی پێغەمبەرە ئەوە کانتریژ منکم من یورید الدنیا ئەو کەسانە بووە کە دینداری و عیبادەتی خۆیانیان کردووە و کاروباری بازاڕیش خۆیشیان جێبەجێ کرد یعنی پێ دوای ئەصحابش ئەهلی دنیا بوون زۆریان ئەصحاب کاسبیان کردووە دنیاداریان کردووە لەناو ئەصحابی پێغەمبەرە بازرگانیان کردووە ئێمە لە ئەهلی تەسەوفە بمانەوەیان کۆمەڵێک شت هەن هەر لەسەر متەسەوفە حسابن بۆ نمونە حەلاج منصوری حەلاج بۆ نمونە ئەبا ئەزیدی بەستامی ابن عربی ابن سەبعین ابن فارض ئەمانەی کە ئیمانیان بە ئیتیحاد و حلول هەبووە وەک بڵێ خوا حلولی کردووە هاتووەتە ناو جەسەدی ئەوانەوە بۆ نمونە شیعرەکەی حەلاج کە ئەڵێ أنا من أهوى ومن أهوى أنا نحن روحاني يعني من خوا دوو ڕوحین لە یەک بەدەنا جێمان بۆ تۆ پێتوانی ئەمە کفر بێ ینی من ئەڵێم ئێمە حەلاج لە کاتێکا کە بەردەباران نەکراوەتی پێم ناخۆشە فڵانە کەس ئەگەر گوڵیشی تێگرتم وتیان بۆ وتی ئەزانێ من لەسەر حەقم پێم ناخۆش بوو گوڵیشم تێبگرێ بەڵام خەڵکەکەی تر زاهیری شەرعیان نەزانی من ئەوان گلەیم لەوان نییە بەس گلەیم لە فڵانە کەسێکەیە کە ئەزانێ من لەسەر حەقم و گوڵیشم تێگرێ بەڵام لێرە حەلاج کەسێک بوو کە عاشقی خوا بوو عاشق ئەو کەسێک کە عاشقە بێت لەگەڵ معشوقەکەیە لەوانەیە هەندی قسە بکات لە سنووری شریعەتی ئیسلام بێت بەس مامەسە وەکو شەرع وەکو قانون ظاهر بینە کاتێک کە تۆ بە معنای دڵی خۆت قسەیەکەیت و کفرە هەر کفرە بەلای خەڵکەوە خوا لە قورئانە باسی لە سوورەتی کەهفە باسی حەزرەتی موسا و پیاوە ساڵحەکەمان بۆ کات ئەفەرمێت کاتێک کە باسی ئەوانمان بۆ ئەکات پیاوە ساڵحەکە مناڵەکەی کوشت وتی ئەگەر ئەم مناڵە گەورە ببوایە باشە مناڵێکی نەکبە دەبوو ئەمە عاقبەتە عاقبەتی ئینسان مەجهولە بەڵام حەزرەتی موسا پێی قبوڵ نەبوو بە زاهیری شەرع بەڵام ئەو لە ڕووی تەسەوفەکەیشەوە کاتێکە ئەو عەبدە ساڵحە لە ڕووە تەسەوفەکەی لێ ئەزانی لە ڕووە تەسەوفەکەیشەوە حەق بوو کە خوا لە قورئانە باسی مامۆستا من تۆزێک پێش ئێستا جۆم لە شێخی بووتی ئەگرت ئەی باوکم پێوتم لەسەر طریقەتی نەقشبەندی بە چونکە کەمترین بیدعیتە پێت وایە ئەم قسێ بە پێی نەزەری خۆت ڕاست بێ بەو شێوەیە بەڵێ طبعا ئەگەر بیدعایە من ناڵم کەسێک ئەبێت سنوور دابنیە بۆ طریقەی نەقشبەندی یان قادریە بێ مامۆستا بێتیایە کەسێک کە شاگرد بێ ناتوانێت نمرە دابنیە بۆ مامۆساکە ئەمە قسەی شێخی بووتیە کە خۆی ڕاستەکەی من ئەو قسەکەی بەڵام ئێمە کە خوێندکارێکین لەو مەدرسەیە ناتوانین نمرە دابنین بۆ مەدرسەکە بەڵام کەسێکە بێ نمرە دابنیە بۆ ئەو مەدرسە وەکو مامۆستایەکی ئەو مەدرسەیە بتوانێت دەور تۆ پێ شێخی بووتی مامۆستا بوو لە تەسەوفە لە تەسەوفە نەخێرە و لە زاهیری شەرع کەسێکی شەرعزانی سۆفی نەبوو متەسەویف بووە وەکو ئێمە تەسەوفی پێ قبوڵ بووە بەڵام وەکو سۆفی بەرنامەی تەسەوف کەم کەسێکە بتوانێت بچێتە ناو ئەو زوهدەوە کە تەرکی دنیا بکات وەکو هەمومان نەیزانین کە هیچ کەسێک ئێستا لەم ڕۆژە تەرکی دنیای نەکرد. هەردوو تەریقەتی قادری و نەقشبەندی کە ڕۆڵێکی کاریگەری کۆمەڵایەتی و سیاسی و ڕۆحیان لە کوردستاندا هەبووە هۆکاری ململانەیان بۆچی دەگەڕێتەوە شێخ و مریدانی سەر بەم تەریقەتانە تا چەند توانی ویانە هاوسەنگی دروست بکەن لە نێوان پێداویستێ ڕۆحی و ئاینیەکان لەلایەک و نیازە کۆمەڵایەتی و نەتەوەیەکاندا. من حەزەکەم هەر لە طریقەی نەقشبەندیەوە دەست پێ بکەم کاتێک مەولانا خالیدی نەقشبەندی هێتە کوردستان تۆ پێت وایە تەسەوف لە کوردستانە توانیوێتی دەور ببینێ لە تەنزیمکردنی کۆمەڵگە یاخود بەرەو دوابردنی لە
کۆمەڵگەدا کوردستان کوردستان پڕ بۆ لە طریقی یعنی خواپەرستن کۆمەڵە طریقی زۆری تیا بوو زۆر بەڵام بەنابانگتریان طریقی قادری و طریقی نەخشەبەندی بووە کە ئەم دوو طریقەیە کەسانی گەورەی تیا بوو عالمی گەورەی تیا بوو و ئەوانەی کە ئەم طریقیان بردۆ بەڕێوە هەمووی بەڕاستی پیاوانێک بوون کە ئەهلیەتی ئەویان هەبووە کە پێشەوایەتی ئەم طریقانە بکەن مامۆستا ئەوەی من دقەتم مابێت لە عولەما لە فقه بڵین لە حوجرەکان و فەقێکان و دەرس خوێندن دائما سێ شتیان هەبووە ئەوەی بزانم بەڕێزیش خۆتەوە بزانم فەقێ بوویت هەم وەکو فروع شافعی بوون وەکو ئوسوڵ ئەشعەری بوون ئەنجا طریقی تەسەووفیان خوێندووە وایە طبعا بەرنامەی مەدرسەکانی زوو ئەوانەی حوجرە هەتا ئەم ساڵانی ئێستا تا نەوەکانیش بگرێ ئێستاش هەندێک یارماوە لەناو حوجرەیە ئەو بابەتانەی کە دەخوێنرا لەسەر ئەو سێشتە زیاتر کۆ ئەبوونەوە کە لە لایەنی فەرعیەوە فقهیەوە شافعی مەذهبی و لە لایەنی بیرروباوەڕ و عەقیدەوە ئەشعەری و ماتوریدی ئەمە کە خوێنرێ و لەسەر ئەوە زانایان و ئەو عالمە گەورانی ئێستاش و کە هەندێکیان ماون ئەوانەشی کەوفانێکن لەسەرەوە دروست بوون و هەروەها لەسەر طریقی نەخشەبەندی لەسەر طریقەت تا قادریان نەخشەبەندی بەڵام بە تایبەتی نەخشەبەندی لە دوای هاتنی نەقشەبەندیەوە لە دوای 1920ەوەی وا بزانم زۆر 1950 باشە بۆ 1920 سیرەکەین جۆرێک لە ململانەیە لە شەڕ ئەگەر ڕاست بێ تەنانەت تا ئەگاتە حەدی وەدەرنانی نەقشبەندی خۆی مەولانا خەلیدی نەقشبەندی لەلایەن قادریەکان و ئاشکرا قادریەکانیش خۆ کەسێکی ئاسایی نەبوون زیاتێک وەک شێخ معروفی نۆدەیە ئەبێتە هۆی دەرکردنی مەولانا خەلیدی نەقشبەندی پێتوانێت ئەمە جۆرێکە لە دنیا ویستی لە حیزبایەتێکە ئەم سەردەما ئەو سراع حیزبیانی کە هەیە ئەم خلافی کە لە بینی قادری و نەقشەبەندیان بۆ زیاتر لەسەر ئەوە بووە کە منافسی شێخایەتیان کردووە زەعامەتەکە نیە هەر زەعامەتەکەی بەڵام زەعامەتێکی دنیایی نەبوو فەرقی چی زەعامەتێکی شێخایەتی بوو وەکوکردنەوەی خەڵک بوو لە دەوری خۆیان بەڵام نەک وەکو حیزبێک یا وەکو تەنها بۆ منافسی علمی هەبوو یعنی سەردۆ ئێمە لە حوجرەیە لە مەدرسەکانە دایمە منافسی یەکترمان کردووە کە من لەو زیرەکتر بم لەو باشتر بم لەو خوێنەوارتر بم بۆیە ئەو منافسی بینی ئەو دوو طریقەتیش زیاتر لەسەر ئەوە بۆ کە ئەم زیاتر خەڵک هەڵم بدا فێری طریقی نەقشەبەندی بێ و ئەو زیاتر خەڵک هەڵم بدا کە فێری طریق قادری بێ و هەردووکیشیان تەنها بسیانەوە بووە ناساندنی خوای گەورە و ئاینی ئیسلام بەڵام مامۆستا من ئەوەی دقەتم مابێ نەقشەبەندی بە زۆری کەسانی زیاتر نەرمونیان زیاتر بڵێن لەگەڵ زمانی خوانە ئەو ڕووە سەقافیە بوون کە لەو سەردەمایە هەبووە زیاتر وەک لە قادری پێم وابێ قادری زۆرتر تون بوون زۆرتر کەسانی زۆرتر لە دەرەوەی شار بوون ئەوە ڕاستە بەو شێوەیە طریقی نەقشەبەندی طبعا جیاوازەکەی لەوایە نەرمونیانی زیاترتیایە و باری تەسکی نفسی زیاترتیایە وی لە کۆمەڵە شیعالی مادیکە یان جەستەیی کە پەیوەندی بێ بە ئینسانەکەەوە ئینسانەکەی پێوە دەرکەوێت مەسەن بۆ نمونە لە طریقی نەقشەبەندیە ئەگەر کەسەکە خۆی زۆر قسە نەکا بڵێ نەقشەبەندی سیمایەکی تایبەت نییە بۆ ناسینی ئەم کەسە مەسەن بۆ نمونە دەروێش پرچی درێژە دەروێش زرگ و مەسەلە شوشێر و ئەمانە بەکارێنن بەڵام لە طریقی نەقشەبەندیە ئەو شتانە نییە و کۆمەڵە شتیتر هەیە کە لە قادریە هەیە لە نەقشەبەندیە بەڕاستی نییە بۆیە زیاتر طریقی نەقشەبەندی نەرمونیانی پێوە دیارە و زانستیشی پێوە دیار دووشان زانستیان هەیە بەڕاستی بەڵام بە تایبەتی طریقی نەقشەبەندی ئێستا تا ئێستاش پێتوانە کە تا ئەساش کاریگەری نەقشەبەندی و قادری و لەسەر سایکۆلۆژیای تەنانەت حیزبە ئەلمانیەکانیش هەیە ئەمە ناگەڕێتەوە بۆ مەسەلەی حیزبایەتی سیاسی ئەگەڕێتەوە بۆ دروستبوونی بنەماڵەکانیان لە ئەوڵەوە کە لە باو باپیرانیانەوە ئەم دوو حیزبە گەورەکانی هەندێکیان ئالوودە بوون بە فکرێکەوە بەس ئەمە کاریگەری نەوە لەسەر بنەمای حیزبەکە با بڵێن بە معنایشتر یعنی کاریگەریەکە لەو بارەوە طبعا وای لە هات کە ئەم دوو طریقەتە خەریکە مۆرکێکی حیزبایەتی وەربگرێ کە ئەوە سلبیاتێکی زۆرێدا بە دوو طریقە ئێستا پێت وایە قادریەکان زۆرتر بەم لە بابەن و نەقشبەندەکان بۆ لادا هیچ گومانێکیان
بەو شێوەیە هەروایە سەش وایە بەڵێ لەبەروی خۆشیان خلافیان تێکە و جیاوازیان تێکە و لە دوای نەمانی بە تایبەتی نەخشەبەندی لە دوای نەمانی شێخی بیارە طریقی نەخشەبەندی وەکو ئەو طریقە گەرم و گوڕی جاران نەما چ کۆمەڵێک خۆیان پێ هەڵواستی و بەڕاستی ئیدعای جێنشینی و ئیدعای کۆمەڵ شتەکەن خەڵکی ژەو قەناعەتی بۆوان نییە پێتوانێت لە ئێستا تەسەووف بەگشتی بەرەو جۆرێک لە پوکانەوە لە نەمانی دەور بە تایبەتی لە کوردستان بەبەستن ئەڵبەت بە ئیشکردن بۆ معنای کە کاریگەری لەگەڵ لەسەر چینەکانی و توێژەکانی کۆمەلگا هەبێ نەتواوەتەوە بەوانە تقریبا تەسەوف سەلەفیەت و حیزبی ئیسلامی سیاسی دەرکەوتون لە ساحەکە دیارن وایە بەس تەسەوفیش بەشی خۆی ماوە بەشی خۆشی مەدرسەی هەیە کەسانی هەیە هەتا مزگەوتی تایبەتی خۆیان هەیە بەڵام ئەوکو جاران ئەو تەسەوفە کە زۆربەی زۆری مزگەوتەکان و زۆری مامۆستایانی مزگەوتەکان لە سەدا هەشتانەوەیان لەسەر ئەو ڕێبازەوە ئەو شێوە ئەڕۆشتن ئێستا لەبەرەوەی ئەوان زۆربیان وەفاتیان کرد و منهەجی مەدرسەکانیش گۆڕاون بەڕاستی منهەجی زیاتر سەلەفیەت زاڵە بە هەموو معناکانیەوە ئەخی وایە لەبەرەوەی منهەجەکە گۆڕاوە ئەنجام بەڕاستی کۆمەڵێ فتوا و کۆمەڵێ دەمپژاندن کە وای لێ هاتووە یەکسەر بەزەقی کۆمەڵێ پەروەردە کراون یەکسەر بە تۆڵێ ئەو جەماعەتە ئەمەنە و جەماعەتەون بۆیە ئەمەش سلبیاتێکی زۆری دروست کرد لەسەر تەسەوف کە تەسەوف بۆ شێوە وای لێ هات تەسەوف بە تایبەتی لە دوای شێخی بیارە کوژایەوە یعنی کوژایەوە بۆ معنایە کە کەسێک نەبوو وەکو ئەو بتوانێت خەڵک کۆکاتەوە و کۆمەڵە خلافی بینی کە چەند کەسایەتەکەیەتی لای بە وەکو جاران مەدرسە و خانەقا و کۆمەڵە شت هەیە بەرێ پێ بە ئەوە نەما تەسەوف بە کاریگەربوون بە بیرۆکەیەکی وەک وەحدەت الوجود واتە یەکێتی نێوان بەندە و خوا هەوڵی داوە پەیوەندی نێوان خالق و مەخلوق ڕۆحانی تر بکات بەڵام ئەویش نەیتوانیوە هەم خۆی لە کێشە کۆمەڵایەتی و سیاسیەکان بە دوور بگرێت و هەم ڕۆتینی ئاینی بە تەواوەتی نەرم بکات